هەرێمی کوردستان 30 ملیارد دۆلار پاشەکشەی وەبەرهێنانی کردووە و دەشڵێت لە موچەی مانگی کانونی دووەمی ئەم ساڵەوە لە سەدا 10 پاشەکەوت کەم دەکرێتەوە. سیاسەتی ئێمە ئەوەیە پرۆژەیەک ببینە پەرلەمان کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بەشدار بن لە قازانجی داهاتینەوە. ئەویش بە چ شێوەیەک دەکرێت؟ کۆمپانیایەک دادەمەزرێ بە ناوی کەپکۆ. ئێمە هاوڵاتیانی کوردستان بەشدار دەکەین ڕاستەوخۆ پشکیان دەبێتن لە سوودی ئەو کۆمپانیە و دەگاتە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان. لە دوای بەڵێنی بەرپرسان هاوڵاتیان و فەرمانبەران نازانن لە ماڵەکانیان چاوەڕوانی گەیشتنی داهاتی نەوت بکەن یا لە پێناو مافەکانیان و کەمکردنەوەی ڕێژەی پاشەکەوتی نادیاری موچەکانیان لەسەر شەقامەکان دروشم بڵێنەوە. ئەم کابینەیە هەوڵی تەواو دەدات بۆ بەدامەزراوەکردنی حکوومەتێکی کارا و شەفاف، بنەمای هاوڵاتی بوون، ئاشتی و دادپەروەری کۆمەڵایەتی، دابینکردنی خوشگوزەرانی بە پێچەوانەی کارنامەی کابینەی هەشتم بەشێک لە هاوڵاتیان لە سایەی پاشەکەوتی موچە و قەیرانی داراییەوە ژیانیان لە لێواری مەرگە و لە سایەی زۆری بەڵێنەکانی حکوومەتیشەوە نازانن ئاخۆ کەی و چۆن پاشەکەوتی موچەکانیان بۆ دەگەڕێنرێتەوە. وەڵی ئەگەر بدرێتەوە باشە، بەس ئایا درێتەوە؟ بە بڕایتەوە درێتەوە؟ باوەڕ ناکەم. ئەی باوەڕ ناکەم، ئەی کەش شتێ ئەمانە وەریگرن بدەنەوە شتی وا هەر نابێ. دۆخی ژیان تا بڵێ سەختە، بە تایبەتی لەم خۆناغی ئێستا کە زستانە سەرماسۆڵەیە خەڵک یعنی خەڵکێکە دانێ توانای کردنی دەبێت نەوتی نەبێت بیکڕێت. ئەمە حقیقەتێکە دۆخەکە زۆر سەختە، زۆر ناموارە. بەپێی چاوەڕوانیەکان پێدەچێت حکوومەتی هەرێم پاشەکەوتی موچەی مانگی 2017 لە سەتا دەکەم بکاتەوە کە بەشێک لە ڕۆژنامەنووسانی ئابووری کەمکردنەوەی ئەو پاشەکەوتە بەکاردانەوەی سیاسی ناودەبن و داواش دەکەن لایەنە سیاسیەکان قوبوڵی نەکەن. ڕۆژنامەنووسێکی ئابووریش دەڵێت لە ماوەی سەرهەڵدانی قەیرانی داراییدا هەرێمی کوردستان 30 ملیارد دینار پاشەکشەی وەبەرهێنانی کردووە و بڕواشی وایە قەیرانی دارایی لە ئەنجامی قەیرانی سیاسیدا سەری هەڵداوە. تەنها باز لەواکرێ لە موچەی مانگی یەکواتە کانونی یەکەمی ساڵی 2017 لە سەیادەی پاشەکەوتی موچەی فەرمانبەران کەم بکرێتەوە. کە من پێم وایە ئەم بڕیارێکە زوڵم لە سەرجەم فەرمانبەرانە کوردستانەکە، زوڵم لە ئیقتصادی ئەم وڵاتە ئەکا لەبەر ئەوەی لە ماوەی 3 ساڵی ڕابردووی قەیرانی دروستکراوی داراییدا زیاتر لە 30 ملیارد دۆلار ئیستیسمار لە هەرێمی کوردستانە پاشەکەوتی زەرەری کردووە. پێم وایە ئەم قەیرانەی کە دروست کراوە ناوینراوە قەیرانی دارایی پەیوەندی بە قەیرانە سیاسیەکانەوەیە. ئەگەر لە مانگی 3 داواتە لە مانگی ئازارە قەیرانە سیاسیەکان چارەسەر بکرێت لە نێوان لایەنە سیاسیەکانە، من پێم وایە وەزعی داراییش باشتر ئەبێ. بڕیاری پاشەکەوتی موچە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە ناڕەزایی زۆری موچەخۆران و پەرلەمانتارانی لێکەوتەوە و تەنانەت دادگای کارگێڕی هەرێم ئەو بڕیارەی ئەنجومەنی وەزیرانی بەنایاسایی ناوبرد. هاوڵاتیان و فەرمانبەرانیش لە جێبەجێکردنی یاسا لەم هەرێمەدا تێڕاماون کە نازانن بۆچی بە ناوی یاساوە قوتیان دەبڕێت و هەر بە ناوی یاساشەوە بێدەنگیان دەکەن کەچی گەورەترین دەستگای یاسادانانیش هەر بەو یاسایە پەک خراوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی. بڕیاردەری جڤاتی